سڵاتان لەبێت بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی و لەگەڵتانم بۆ تاوتێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ ببورن بەرنامەکە کەمێک لە وادەی خۆی دواکەوت بە هەندێک کۆکاری تەکنیکی بۆ پێی کە میوانەکەم لە دەرەوەی و ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێ. من ئەم شۆ گفتوگۆ دەکەم لەسەر یاخود لەگەڵ کەسایەتیەکی ئیسلامی جیهانی و حتمما کە کوردە زۆر جار قسە و باسەکانی ئەو ڕەنگە کاردانەوەی دروست کردبێ و گوێگریش هەیە خەڵکێکیشەیە کە دەیەوێت بزانێت لەسەر زۆر بابەت بە تایبەت ئەو بابەتانی کە پەیوەندی بە ئیسلامەوە هەیە بزانێت بۆچوون و ڕای ئەو چییە لەسەری. پێشێکەکەم هەر ئەوەندە دەبێت من گفتوگۆ دەکەم لەگەڵ دکتۆر عەلی قەرەداخی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان بە سوپاسەوە ڕاستەوخۆ لە دەوحەوە میوانی تاوتۆ دەبێت. دکتۆر زۆر سوپاس بۆ ئەوەی کە میوانی تاوتۆت. سپاس بۆ ئێوەی بەڕێکش کە ئەم فرسەتتان دا بە ئێمە. زۆر سپاس دەکەم دکتۆر. بەڕێزان ئێوەش هەر پرسیارێک هەر تێبینیەکتان هەبوو بە کۆمنت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ منی بنووسن من سوود لە کۆمنتەکانی ئەوە دەبینم. دکتۆر دیسان سپاس دەکەم لە مانگی ڕەمەزانداین دەمەوێت بزانم قسە و پەیامی ئێوە بۆ موسڵمانان لە دنیادا و موسڵمانان لە هەرێمی کوردستان بە تایبەت چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن تبع هداه. زور بريزان وخوشويستان صلاوي اخواتان لسربه. السلام عليكم ورحمة الله وبركاته. في خوشحال امشو لخدمت همو لایەکدا کە گفتوگۆ بکەین لەسەر چەند شتێکی وەزانم گرنگی هەیە بۆ هەموو لایەکمان. بێگومان مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە، مانگی خێرخوازی و چاکە و چاکەسازیە بۆ ئینسان، بۆ خۆی و بۆ ئەوانش لە دەوروبەری خۆی. پێغەمبەری خۆشەویست دووری خۆی لەسەر بێت لە ڕەمەزانە لە هەموو کاتێک زیاتر سەخیتر بووە و بە تایبەتی يعني كاتك بخدمتي حزتي جبرائيل بقيشها أمش بلقيه لسأوي كأبي بياوي مسلمان هميشه أبي سخيبيته خاوني أو بيت كوايا المتي دربت بو خاصة بو فقيران أواني يعني بي محتاجان وأواني كوا بيويستان بيارمتي هي بتايبتي مش لرمضان يشك لحكمتي رمضان أويا براستي كإنسان إنساني دولة من إنساني تير كإحساس كاب فقير كشن ناخوش برسيتي كشن ناخوش إنسان كمحروم بين أو الأخوات دون لمانة بوي كواز زياتر هاني بدات كخدمتي هجاران وفقيران كات جال برو من دوام ويا كجلان المسلمان ودوام لكردون لشان بيانك وإيس دواء كم لقلي كردستان خوشويستمان كهمشة خاوني خير چاکەبن بە تایبەتی کە ئێستاکێ لە کوردستانە دووسێ مەشاکیلی گەورە هەیە ئەو چەند کێشەیەکی گەورە هەیە. یەکێ لەو کێشانە فەقیرێکی زۆرمان هەیە، یەکێ لەوانە ئەم وەبایە ئەم پەتایە تەئسیرێکی زۆری کردوتە سەر ئیشی خەڵک زۆربەی وەستاوە. یەکێکی تریش لەو پەتانە من هەر بە پەتا دایانێنکەوە چەند مانگە مەعاش نادرێت و حتا کە مەعاشێک ئەدرێ بە شەکلێکی کەم و کوڕی ئەدرێ. نسبتي وإما متابعية كي تخصصي خمان نسبتي فقيرة كردستان زور زيادة كردو أتوان بلم لم دو صالي دهاتوا يعني دوقات زيادة بو جاء مواجبكات السرئية ما همومان بقشتي كيارمتي دربين بو مسلمانا بداخوا إما من شنشتاك أجا جنابة لغي أرقام وكو مهمة إما إسا العالمة لرمضان مفروض هواي إما زيادة خير كين بەڵام خەڵک بەداخەوە زیاتر خواردن ئەوەی کە دەوڵەمەنە زیاتر خواردن یعنی وەکو ئەڵێت فڕی ئەدات و بەکاری ناهێنێت. ئەو من ئیحسائیەکی منەظەمەی فاو کە منەظەمەیەکی ئومەمی متحیدەیە ئەڵێ ئەوانەی کەوا دەوری نزیکی 900 ملیۆن تەن لەوانەی کە خواردن ساڵانە فڕی ئەدرێت کە ئەبێتە عیبێک لەسەر بیئە. ئەگەر ئەو 900 ملیۆن تەنەیە ئەڵێ ئەگەر بکرێتە ناو سیارە تقريبا 23 مليون شاحنة ككل شاحنة كي تشل طن بيت إنجا بكاري إنجا أتواني أو همو كوارنا ورقي أما همو فري أدري بداخل نفسي منظمة أو لرمضان مسلمان كان اللي جاتي زربي نسبة مثلا للسعودي تقريبا 25 تاسي لصدا خواردن فري أدري تصوركي بلام لرمضان 50 لصدا فري أدري
ئەم خواردنەیە ئەگەر 900 ملیۆن تن یان لە عالەمی ئیسلامی دەوری ئەچێتە دەوری 400 ملیۆن تن ئەو 300 ملیۆن تن ژمارەی تقریبا إحصائية ومنظمة فاو أو لا قيمتك 1 تريليون 680 مليون لولاة بيشكوتكان ودولمانا كان أنا حتى 600 مليون شيء لولاة الفقيرة كان أوانش قادر فريدا شكي دولمانا انتهايا أما أبته هو أويك أما بإحساس كين بمسؤوليتك زور زور دولة بلانبري أو هجارانيك وأمر لبرسا لحديثة هيا أجر كابكي هجار لبرسا مرت هموما يعني اللي برسراوة بين لسري جا من دوام وايك زور خاوني يعني بزيب بأوانا زور باشا دكتور بلى دكتور لسر خير كردن يعني شوازي خير كردن خلق دبيت شون خير بكا تازه نییە کە زۆر لە مێژە هەموو دەزانین کە دەڵێ خێرکردن ئەوەیە دەبێت ئەم دەسە بە و دەسە نەزانێ بەڵام ئێستا بۆ نمونە خەڵکێک دەهێنرێتە سەر شاشە لە تۆڕە کۆمەڵایەتەکان نیشان دەدرێن دەڵێن ئەمە فڵان کەس پارەی بۆ کۆکراوەتەوە چارەسەری گورچی لێ پێ بکات لە هەژاری چارەسەر بێ نازانم خانوویەکی بۆ کردراوە هەتا ئەحزاب و هەندێک جار ناوی فڵان ڕێکخرا و فڵان لایەن و ئەمە حاڵەتێکی ئاساییە ئەم نەوع لە خێرکردن خوي طبعا بيقومان خوي قبل القرآن أفرمي حد كان درست بلام هموي مرجي خويه أتوانا إنسان خيركي أشكراب كات بلام بشرتك براستكي نبته هو أويك آزاري فقيرك وهجارك بذي بهالشكل بلام درست توكم مؤسسة أما مثلا وكو جناب تانزاني رابطة إسلامي كذيك لكردستان 6 سال إيشكات اگر آشکرای نکات بو خلق شوی رابطه جهتك حزبي وسياسية اگر آشکرای نکات بو خلق لی باش او پاره چی لی اكيد مثلا لقل اوش خلق ساعات جاء خوي تعالى فمن ان تبدوا الصدقات فنعم ما هي وان تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم اگر انسان فردي بتنهاي بكات بيوستكات كسبي نزانه اما اگر مؤسسه كردي درست مؤسسه كبزانه بلان بشرتك آزاری او کسانه ندا من رأی منیه براسته که اوانی خانو کان بو اکره بتواوی اشکرا بکرین و بیهن لسر تلفزیون من لقل اوانی بلام لقل اوان بزارن كوان مثلا رابطه الامصال امصاله بس خانو كريو بو فقير وفقراء اتوانن اگر مجالي عند خاونكي فلان وفلان وفلان اگر رسم كانش ابي اخوان مسامحه بين بلام درسني استغلال بكري بو جهتك حزبايتي يان بو دعايك حزبايتي من لقل اوان بلام درستكوا انسان اشكلايك بويك واخل بزاني خيرك درسته اگر وانا بويك اگر عزيتي فقيركي بيدرايان فقيرك نشان درا بو مرامك بو دركوتن خيرك درزنيه فقير بدري بهي شكل درسني خيرك بكري زۆر باشە ئێستا بۆ خۆ دەزانی ینی کەم نین ئەو خەڵکانی کە بەم شێوازە ئیشەکەن یان بەم شێوازە خێر دەکەن مەبەستم بوو بزانم مادەم فەقیرەکە نیشان دەدرێت ئەو خەڵکانی لە ڕێگەی ئەو دەستگایەوە یان لە ڕێگەی ئەو کەسایەتیەوە خێر دەکەن خێرەکەیان دروستە؟ ئینشاڵڵا بێگومان لێش بۆچی دروست نییە يعني او شخصانا خوان اشكرا ناكن اگر اشكراشي كان مقصود يعني او بيت كوا خلق يعني شامل ليبكات يعني جناه بارناب القران فرمي الله اگر تو خيركت اشكرا كر ببي او كوا عزيتي فقيرك بي فيش مشكله نيه درسته اگر اشكرا اگر يعني اشكرايشت نكرد او طبعا بجمان ودات بفقير كدال بفقير ابي انسان محاوله بكات كفقيرك عزيتي نبي والله ما قال فقيرك اخوي مجالي دابل مشكله يس الرسم بقرن هيك اشكاليه ثانيه اقريته بو زي اخوي حتى لاوروبا ونبي ما اسال امريكا جهاتي خيري جهاتي انساني رسمي او كسانه اقرن كمسامحيان بو كان قال والله ما نعم عني اما مهم وثانيه برزان خوشويستا اويا كيما ازيتي فقيرك ندي ازيتي هجارك ندي دڵی نشکێنین. زۆر باشە دکتۆر دەچمە سەر بابەتێکی دیکە بەهۆی پەتای کۆرۆناوە لە سەرانسەری جیهان و بەتایبەت لە وڵاتانی ئیسلامیش مزگەوتەکان بەشێکیان داخران یاخۆت ئەرکەکانی ئاینی بە جۆرێک لە جۆرەکان گرفتی بۆ دروستکراوە یان سنووردار کراوە بەڵام خەڵکێک قەلەق و ڕاڕایە پێی وایە مادەم
ناتوانێت جمعان بچێت بۆ مزگەوت و جەماعەتەکەی بکە گرفتی بۆ دروست دەبێت دەمەوێت مسلمانان دڵنیا بکەیتەوە ئەمەی کە ڕوودەدات حاڵەتێکی ئاسایی یە وەختێک مزگەوتەکاندا دەخرێت لەبەر بە ئەسبابێک بە هۆکارێک کە پەتای کۆرۆنایە حتمما مسلمان گوناهبارە کە ناتوانێت بچێت جمعە و جەماعەت بکە بۆ هەر ئەرکێکی ئاینی دیکەش. ئەگەر پەتاکە یعنی فعلا بڵاو ببێتەوە من ئەڵێم و ئازانم پێویستە کەوا مسلمانان خۆیان بەدروو بگرن لە هەر شتێک کە ئەو پەتایە زیاتر بڵاو بکاتەوە چونکی یعنی حادیثێکی زۆر هەیە ئینسان محافظەی خۆشی ئەو محافظەی خەڵکەکەی تریش بکات یعنی مەسەڵەن سەکێ ئاشکایە کە ئەگەر ئینسان نزیک بۆ لە یەکتری ئەگەر جیهاتی اختصاص الصحة مثلا قرارێدا کە تەکان دابخرێت فعلا مقرری حەقیقیشی هەبوو بەڵام لە عینی کات شاڕەکانیش داخراوە سینەما و شوێنی ئیجتیماعەکانی تریش داخرا معنەوە شتەکە عامە ئەو کاتێ دوستا و ئەو کەسی هیچ گوناهبار نابێت ئەو کۆر گوناهبار ئەبێت ئەگەر مخالفەی ئەو فەرمانە بکات ئەمما ئەگەر هەر شتەکە خاص بێت بە مزگەوتەوە مزگەوت دابخرێ و بەڵام لە عینی کاتە هەموو شوێنەکانی تر خرابێتەوە ئەمە لێرە استیواجێتێک هەستەکەی معنای وایە یان پەتاکە صحیحەتیە یعنی بڵاو نەبووتەوە یان شتێک ئەگەر چونکی ئەم پەتاکە فەرق ناکە لە بین مزگەوت لە بینی غیری مزگەوتە پەتا ئەوەیە و ئەبێت تۆ وەکو خەڵک دۆخێتەوە لە یەکتری کە تۆ گەر خەڵکت دۆخستەوە لە یەکتری ئەبێ ئەم شتێک بۆ هەموو لایەک بێت بۆ مزگەوتیش بێ و بۆ شوێنەکانی تریش بێت کە شوێنی ئیجتیماعی ئەگەر وابوو من لەگەڵ ئەوام هەر کاتێ هەموو جیهاتێکەوە فتوای یەکەمی منیش ئەوە بوتم هەر کاتێکەوە مثلا جامعات و نور و هەروەها سینەما ئیجتیماعەکانی تریش داخرا دروستە مزگەوتیش دابخرێ و دروست نییە مسلمان مخالفەی ئەو ئەمرە باشە وەختێک مۆڵ و بازاڕەکان داناخرێن نابێ مزگەوتیش دابخرێ واتە مسلمان نابێ التیزام کا بە بڕیارێکی لەو جۆرەوە کە حکوومەتەکەی دەیدات؟ نانا من نصیحت زۆر جوانە نصیحەتەکەم بۆ حکوومەت وایە عادل بێت تەماشای بکات بەڵام ئەگەر حکوومەت عادل نەبووە ئەگەر فەرزەن فەرمانێکی دا پێویستە ئێمە التیزام بکەین بەو فەرمانەیە ئێمە وایە کە فەرمانی دا خاصەتەن جیهاتی اختصاص وەکو وەزارەتی الصحە کە فەرمانێکی دا ئێبێت واجبە تاعیب بکەین شتێ ئەمە شتێک کە پەیوەندی بە گشتیوە هەیە شتێکی خاص نییە حتى في غمر صلى الله عليه وسلم أفرميت تو لكسك وكو يعني نخوشكي عدواي هذه تجاوزي فأبيتو راكي لدستي يعني دوكي تولي فر من المجزوم كما تفر من الأسد أبي إنسان لكسك واخاوني نخوشي بيت كبلاو أبيتوا تو أبيت خوتي لدوخي توا أما الإسلام دول چونكي حقيقة يعني باريزاني عفوا محافظة كردنو لسر نفسي إنسان ولسر بدني إنسان ولسر صحة إنساني يشكل لجولترين مقاصد الشريعة درستية إيما حتى أجا كسر شكيبون إيما روحي خمان خاونينين جعل برو درستية إيما بين والله مشكلة من أشم أخمنا أو تهلكوا أبي درستين ولا تلقوا بأيديكم إلى التهلكة نابي إنسان شرعا كأمرك درشو لجهة اختصاصه أبي احترامي بقله فاي تعالى القرآن فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون بلا من نصيحة نوع بو حكومة بو أي كمان مصداقية يعني هذا اشتكى شامل ببوهم ولا هل شوينك توا شويني توموا يعني أتواني تومول تنظيم كقيناك تنظيمك مزجوتكش تنظيمك استيما لقطر تنظيمي مزجوت ما كردوا مثلا دولي كل شخصك مطلونيك ودعاي فاشو بينش دقة ودعاي نابت خطبة كدور ودريش بيت نابش تكبت أمانة ممكن شون تنظيمك أما أجر نيكر أو بلام مزجوتكي كيستك إما فرمانك جاب البيتوا خلقك خرابتين قال لقسكي من أمامات كأهل اختصاص وكو وزارة الصحة بريالك إذا واجب تنفيذ بكريتنك فيوندي بقشتي وهي فيوندي بصحة إنسان وهي فيوندي بنفس إنسان وهي أمانا هميان لا يخاي قولا ريزكي زور قولان هي يشيك لواني كوالم لقولترين مقاصد شريعة زور باشا دكتور علي دمويت
کاتەکەی استغلال بکەم بابەتی دراوە ئەلکترۆنیەکان و بیتکۆین مناقەشەیەکی گەورەی دروست کردووە یعنی خەڵکی قەلەکە یعنی کە زانیان ئەمڕۆ جەنابەت میوانی خەڵکانێکی زۆر تەلەفۆنیان بۆ کردوون بە شخصی دڵنیاییان دەبێت دەیانەوێت بزانن کە ئاساییە حەڵاڵە مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان بە بیتکۆین بە دیاریکراوی؟ حقیقەتەن ئێمە هەردەوری لە 3 ساڵ پێش ئێستاکێ کتێبێکمان دەرکرد و فتواشمان هەیە لەسەری ئێمە جیاوازی ئەکەین لە بینی جانبی علمی و تەقنیەکەیە کە وەکو پێوترێ بلۆکچین کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگە پێویستە لەسەر گەنجی کورد و گەنجی مسلمانش کە خاوەنی کار بێت و ئیبداع بێت لەم بوارەدا ئەمە شتێکی زۆر زۆر پێویستە وەڵێ بڕاشم وایە مستەقبەل هەر ئەبێ ئەچێتەوە سەر ئوملەی ڕەقەمی و ئەمانە بێگومان لەوە هیچ گومان نییە بەڵام بەداخەوە تا ئێستاکێ لە زۆربەی شوێنەکانە ئەمانە بەکار نەهێنراوە بە شەکلێکی وا کە ئەو کەسەی کە ئەیکڕێ ماڵەکەی پارێزراو بێت مثلا ئێستاکێ تۆ جەنابەت معلومی جەنابەتە وەکو بتکۆین تا ئێستاکێ زیاتر وەکو تەقریری مجەلەی واشنگتۆن پۆست ئەڵێ زیاتر لە 20% ڕقەمی سەدەکەیان لەبێ چۆتەوە و ئەمە کەس خۆش 20% کە خۆی حەجمەکەی 21 ملیۆن هێنا بتکۆینە مەسەلەن داوە ئەمە ناحەیەکە ناحەی دووهەم بە زیادبوونەکەی و کەمبوونەکەی کۆکەی ئەگەڕێتەوە بەسەر حقیقەتەن بۆ مضاربە یعنی کە مضاربەی لەسەر ئەکرێت مەسەلەن لە پێش شاخۆی کە کابرات دروستی کرد و فرۆشتی بە یعنی 0.003 یعنی تقریبا ئەوەی هەمووی فرۆشتی دەوری مەبلەغێکی زۆر کەمی کرد ئێستا دوایی مضاربەی لەسەر بوو گەیشتە 23 هاتە خوارەوە بۆ 3000 شووە 60 بوو گەڕایەوە بۆ 30 ئەمە یعنی ئەم زیادبوون و کەمبوونەکە لەسەر هیچ ئەساسێک نییە نا ئەمە ئاڵتونە نا ئەوەیە کە بخورێن نا ئەوەیە کە تەنمیە دروستەکات نا ئەوەیە هیچ شتێک دروستەکە ئەوەی مەسەلەی مضاربەیە ئەوانەی خاوەنی ماڵن ئەیکردن و دوای ئەیفرۆشن جا لەبەرەوە فتوای ئێمە ئەڵێن مضاربەکردن بە بتکۆین و وانکۆین و ئەوانە کڕین و فرۆشتەکان دروست نییە لەم کاتەدا کە هیچ ئەسڵێکی نییە یعنی وەکو مەسال ئێستاکێ ئەمڕۆ یعنی سبحان الله ئەمڕۆ لە تورکیا حاڵەتێکی زۆر گەورەترین احتیال دروست بوو بێ لەسەر مستەوای تورکیا ئەمڕۆ کەشفکرا چی بورسەکە کابرایەکە بوو کە مؤسسەیەکی دروست کرد هینی عملەی عفوان دراوی ژمارەی کە ناوی فۆدۆکس تقریبا 391,000 شخصی لەگەڵا هەیە کە شتریوەتی قیمەتی ئەوەی کە پارەی وەرگرتووە لە خەڵک 2 ملیار و 400 ملیۆن دۆلار ئەمڕۆ ڕای کرد بۆ دەرەوە هەموو مەنەسەڵاتەکانی داخستووە ئێستا جەنابتان ڕەنگە بێگومان لە یعنی ئێستاکە ئاگاتان لەو مەسەلە هەیە جا لەبەرەوە ئەمە چییە مشکلەکە ئەچێتە سەر ئەوەی کەوا ئەسڵێکی نییە جا من لە 3 ساڵ پێش ئێستاکێ وتم بابەگیان ئەم دراوەیە هیچ ئەسڵێکی نە حکومەت بە دواوەیەتی نە شەریکیەکی محتەرەمی عالەمی بەدا یا ئەگەر گۆگڵ مەسەلەن یا وەکو بەتەمایە شتێ بکات مشکلەم نییە لەوە بەڵام کابرایەکی مەجهول دروستی ئەکات دوای پاشەوە مضاربەی لەسەر دروست ئەبێت ئەگەر ئیلغا کرایەوە کەس نازانێت چی بەسەر هێت ئەمە ئەبێتە مشکلەیەکی گەورە بەڕاستەکەی ماڵیش لە ئیسلامە یەکێکە لە مەقاصدی شەریعە کە ئەبێ بپارێزرێ دروست نییە بەزایع بدرێ دروست نییە ئاوا بەم شکلەیە 2 ملیار و 400 ملیۆن لە کوردستانی خۆمانە پیا بوو کە نەمزانی نازانم چی وەختی خۆی پرسیانە لێکتم بابە وەڵڵا حرامە دروست نییە نازانم چەند ملیۆن چەند ملیۆن باشە دکتۆر بۆ نمونە ئێستا موسڵمانێک کە بتکۆینی هەیە چی بکات جارەی پێ دروستکرا نا مەدرسەی پێ دروستکرا نا عیمارەتی پێ دروستکرا نا صیناعەتی پێ دروستکرا مجەڕەدی مضاربە جا لەبەرەوە من ئەڵێم حرامە بەم شەکڵە ئەوە حەلی حەل بەڵام ئێستاکێ مەجان نەبێت ئەس ئەو فلولە دکتۆر جۆت لە من ئێستا
ببوورە دکتۆر وتم ئەگەر مسلمانە گەستەکە بیتکۆینی هەیە یان دراوی ئەلکترۆنی هەیە چی بکات؟ دەڵێ مامەڵەکردن پێوەی ئێستا حرامە، ئەی چی بکات کە ئێستا ئەو خاوەنێت؟ بەڵێ ئەگەر جوود و کارێکی شتکرد بێت و عەزێت و شتێکی ئەویش ئەتوانێ مقابلەکەی وەرگێت باقیەکەی تری بۆ هەموو فەقیر و هەژارانەی لە کوردستانە بەڵام نابێ بە زیانی مادی بۆ خۆی خۆ ڕەنگە ئەو کڕیوێتی کاتی خۆی بۆ قازانج ئێستا و قازانجی لە بێتەوە بەپێی احتیاجی خۆی ئەگەر خۆیشی محتاج بوو ئەتوانێ بەقەدەر حاجەتی خۆی لێ وەرگێت ئەمە باقیێکی تری ئەبێ سەرفرا بۆ فەقیر و فوقەرا. باشە بەڵام شتێکی سەرنجڕاکێشت وە دکتۆر وتت داهاتوو بۆ دراوی ئەلکترۆنیە یعنی کە ئەم یەقینە هەبێت بۆچی ئێستا حرامە خەڵک مامەڵەی پێوە بکە؟ ئاخر یەقینەکە جەناب دەزانی جا لەوە هەیە شتەکە زۆر جوانە ڕێکوپێکە بەڵام ئەگەر بە شەکلێکی ڕێکوپێک بکرێت مەسەڵەن شەنەها مەشاریع اقتصادی هەیە ئەگەر تۆ بە شەکلێ بکەی ئەبێتە سوودمەند بە شەکلێکی تر بکەی ئێمە ئەڵێن ئەبێت ئەم دراوی ژمارەیە کە وجودێکی فیزیایی نیە ئەبێت یان دەولەتێک اعترافی پێ بکات و بیکا بە عملەی یەکەم یان دوهەم ئێستاکە مەسەڵەن سید ئەم اختراحی تەنفیز ئێمە ناڵێن اختراحی منە بەس من پێش 6 ساڵ تەسجیلشم کردووە الحەمدولله ابتکارات کە العالميا دراوي كروس كدو بيان يوان كوين عمليته همي الصين وعدته عمليته هم الصين مربوطة بدولته ومش إلى فارقاناوة استا باسم المغرب يشبه ما يشتغل من ترحم كده لسر ماليزيا وقطر كأمان يان راس كوين درسكان يان جولدن كوين ماليزيا زور بلايا وباشتو جولدن كوين وأي مقترح كتير من دعوات وثمان باشتو وأتاني لقل أو كنكاش إتريشي لقل عبيد دوي تقابل بزياتر بو تداول إما أقل سكي هر أو مس يان بكي تعملية كم يان بكي تعملية تهم يان ربطكي لقل أوطونا يان ربطكي لقل وي خلق فاركي نروى قرب أما ناحية أتواني الشريكية مساهمة برسكين شريكية مساهمة برسكين همو بمليار ب2 مليار دولار 6 مليار دولار أو عنيك خاوني علما لرا أمانة أم خدمة تبتن إما طرحي وش ما كان بنكك إسلامي درستين يعني بنكك عادي درستين أساسي أم فكري بلوكتشين بلى يعني تقريبا أتواني محافظي استثماري درستين مثلا أو أتواني صفوف درستين المهم لعيني برزي إسلاما طريقة شويستان دورتني شتوي أبيت وشتت التقليد أصلك هبت شتكي هبت وأي هو قريت وبوي أو إيسا كفاتح هنا فاتح أوس 2 مليار وشهر صدم كيني ورجعت كي شيء بس أو تورقي كتير سودكس كوين قيمته زۆر باشە دکتۆر بۆەوەی کاتەکە استغلال برادران سەڵتی منەچێ بۆ دکتۆر عەلی قەرەداخی کە ماڵت بپارێزێت نەفست بپارێزێت. بەڵێ دکتۆر لەسەر هەندێک بابەتی سیاسی دەمەوێت بوەستم بەتایبەت لە ناو جیهانی ئیسلامیدا بۆ موسڵمانان وڵاتێکەیە کە موسڵمانان لە دنیادا بە نوێنەری خۆیانی بزانن یان پێویست بکە بە ڕابەرایەتی ئاینی ئیسلام بکە؟ خۆی ئەوە یعنی ئەزان جانیبێکی ئیجابیە بەجددیە کە ئێمە مسلمانان دوو بەشن وەکو معلوم هەرچەند هەمووی مسلمانە بەڵام دوو فکری ئەساسی هەیە لەسەر ئیسلام بەلایەن شیعە مەرجعیەت ئەوە ئەبێ مەرجع شتیان بۆ قەڵا سنة آزاد استجنابت أجر يعني قلنا شخص الله خليج القرآن وعلم واقتصاد واجتماع بس أجناب اجتماع وأنا من استكيت الأمة اتلح قلب جيته كس لحظي إنترنت أدواني جنابت لما استجنابت لو جزئيات فهمت هذه
اما من وعزة من جانبك علماء دوري خوي هي يا ما رجال دين مانية لا هو بتايبتي لا ما رجال دين مانية أهل علمش بعيد نكبة وفلان دوبة درجة أول فعلم إثباتي أكثر يعني سكي جنا فكريته بولا أنا أكتب من هي فقط أو أنا جهتك فرسي تبيل جنابك بله دكتور دەمویست يعني ئەمە دەکەم بە دوا پرسیار لەبەرەوەی دەنگ و ڕەنگەکە زۆر باش نەها و بەداخەوە زۆر جار ڕەنگە بۆ خۆشت ینی ناچار ببێتی تەنانەت ڕوونکردنەوەش بی قسەیەک لەسەر تۆ کراوە بە ماڵ و زۆر جار نەیارەکانت ئەگەر نەیارەت هەبێ حتمەن تەدشت بەکاری دێنن بۆی کە دەڵێن تۆ زۆر نزیکایەتی تێ لەگەڵ دەوڵەتی تورکیا و تەنانەت دەگەڵ ئاک پارتی و خودی ئەردۆغان دەڵێن ئەم نزیکایەتیە وای کردووە کە زیان بە قەزیە نەتەوایەتیەکە بگەیەنی بۆ نمونە پشتگیری پەکەکە ناکەی هاوسۆزی پەکەکە نیت بەڵام هاوسۆزی تورکیای دەمەوێت وەڵامێکی ڕوونی تۆ بزانم بۆ ئەو خەڵکانی کە بەم چاوە تەماشای دکتۆر عەلی قەرەداخی دەکەن ئەگەر جەنابەت وەڵاهی باش بم لێ نەبوو کە دووبارەی کەمەوانەیە دکتۆر ئەگەر ئێستا جۆ لە دەنگی منە باشە ببوورە دکتۆر کە برادران لە ڕووی تەکنیکیەوە بەداخەوە نەیانتوانێت پێویست چارەسەری بکەن مەبەستم بۆ بزانم کە زۆر جارم قسەیە لەسەر تۆ دەکرێت کە دکتۆر عەلی قەرەداخی نزیکە لە دەوڵەتی تورکیا تەنانەت لە خودی ئەردۆغان لە ئاک پارتی ئەمە وای کردووە زیان لە قەزیە نەتەوایەتیەکەی بە ئەگەر پێویستێکی ئاینیش بوو بێ بۆ نمونە دەڵێن زۆر جار دکتۆر عەلی هاوسۆز نییە لەگەڵ پەکەکە بەڵام هاوسۆزە لەگەڵ تورکیا دەمەوێ هەرچەند پێشووتریش هەندێک ڕوونکردنەوەتە بۆ بەڕاستی دەمەوێ وەڵامی ڕوونی تۆ بزانم بۆ ئەم خەڵکانەی کە ئەم قسەیە ئاراستەی دکتۆر عەلی دەکەن علمی جەنابەت يعني بحكم وظيفي خۆم کە بڵێن ئەمینداری گەشتین لە تقریبا لە 2002 تا ئێستاکی 11 ساڵە من ئەمینداری گەشتیم بۆ 52 مؤسسەی علەمایی و زیاتر لەنەوە 5000 عالم لە هەموو جیهانە بەحکمی ئەمە لەنەوە 3 دەولەتە وجودمان هەیە بەحکمی ئەمە من پەیوەندیم هەیە بەڕاستی لەگەڵ زۆربەی وڵاتەکان يعني ئێمە حتا لەگەڵ رووسیا يعني پەیوەندیمان هەبوو وهەشە پەیوەندیمان باشمان يعني رئيسي داغستان بەرامبەری پوتین منێک کە داوەتیان کرد باسی کردی ئەم شخصەیە کە دکتۆر عەلی قەرەداخیە ئەم بوو بەهۆی ئەوەی کەوا يعني ئەمن و ئەمان لە داغستان الحەمدولله بەتەواوی يعني تثبیت بوو چونکی بۆچی من حەلم کرد لە بینی مشکلە هەبوو لە بینی حکومەت لە بینی گەنجانە چون بۆ لای گەنجەکان قەناعەتیان بە قسەیمان کرد و سڵح بوو الحەمدولله دوای ئەوە مشکلە نەبوو مثلا هەروەها لە قیرغیزیا حەلی مشکلەوەمان کرد مثلا ئێستاکی ئەمڕۆ یەک ڕەنگە جەنابەت ئاگادار بیت لە ئەفغانستان خەریکی سڵحین لە بینی حکومەت و بە حکمی ئەم عەلاقاتانەی کە هەمانە پەیوەندیمان لەگەڵ هەموو کەسێکە لەگەڵ پێش ئەم مەشاکلی بڵێن حیساری قەتەر من و جەنابی قەرزاوی چوین زیارەتمان کرد هێنی مەلیکی سعودیە و هەروەها مەلیکی ئوردن و هەروەها ئەو بڵێن ڕئیسی جمهوری عفوا تورکیا وحتى رئيس بشار أسد فيش أم مشاكلنا أمانة واجبي إيامي وكل علماء سي خير أكيد محاولة أكيد صلح بين دو جهات لو بواردوا من بيوندك من لقل جنابي أردوغان بيونديك علاقتك بحكم وظيفة علاقتك كأو عادة احترام العلماء أقري واحترام العلماء أقريناه هيش قدارة هیچ پەیوەندیەکی تایبەتی من لەگەڵ هیچ کەسێکانی ئەو با بزانین هیچ ئەوە نەبێ هەر بەس مجرد احترام و ڕێزی متبادل لە عینی کاتیشا من استفادەم کردووە لەم علاقەتە بۆ خزمەتی گەلی کورد جەناب حەزیەکەی پرسیار کرد لە گەورەکانی ئەوانەی کە لە وەختێکە کە دوای يعني أو عفوا كمحاصرة كردستان كراو قبل استقلال أو انتخابات كرا أو استدانة كرابو استفتاء كرابو فين خريبو راسكين زور شتهبو من تدخلهم حقيقة زيارتي
ئۆردۆغانم کردم ڕجاعان ئەم مەسائلە ئەگەر ئیبراهیم خەلیل ئەگەر بگیرێت کوردستان ئەخنکێت بۆ گەڕانەوەی عفوان بۆ گەڕانەوەی تێران بۆ سلێمانی خواگەدا مەقسەم کوتن جەنابی ئۆردۆغان زۆربەی بازاڕەکەی کوردستان لەسەر تورکیا ئەڕات تۆ چۆشتی واکەیت کورد سلێمانی چ گوناحێکی هەیە ئەگەر جیهەتێکت بیکات ئەم قسە خێرانە ئەکەیت با من تەحەدا ئەکەم لەڕێگەی ئەم تەلەڤیزیۆن و کەیەک کەسێک جارێکی لە منی بسترێت خوا نەخواسە من دژی کورد قسەم کردێت یان دژی هیچ گەلێک نەکرد هیچ گەلێک من جارێکم الحمدلله خۆتان ئەزانن هیچ یعنی ئەوە نەبێت ئەمەل و ئامانجێکم هەیە بۆ سیاست و حکم و وەزارەت و ڕئاسەت بەخوا زۆر شتی دکتۆر عەلی بە دەرفەتی دەزانم کە خۆ دۆرەی بۆیە ئەو پرسیارە دەکرێت یعنی بۆ نمونە زۆر جار جۆمان لێ بۆ دەڵێن دکتۆر عەلی قەرەداقی شەرعەتی داوە بە شەڕکردنی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر کوردەکان جا لە ڕۆژ ئاوایان لە پەکەکە وەکو وتم یعنی بۆ کۆڵەن خۆت لێرەی مەبەستمە خۆت ڕوونکردنەوە و قسەی کۆتایی بکەی لەو بارەیەوە ئەوەی لە سۆشیال میدیا وترێ ئەوەی خەڵکانێک یان بە مەبەست و ئامانجێکی سیاسی دەوترێت جیاوازە دەمەوێت بەڕوونی قسەی خۆت بزانم ئێوە شەرعێتان نەداوە لە دژی ئەو شەڕانی کە دەوڵەتی تورکیا کردوێتی لە بەرامبەر کوردان بۆ نمونە لە ڕۆژ ئاوا یان شەڕی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر پەکەکە دەنگەکەت زۆر لاوازە ئێستا دەنگم باشە دکتۆر جۆر لە منە بەڵێ فەرموو جا قسەکە ئەوەیە کە دەڵێن زۆر جار دکتۆر عەلی قەرەداخی شەرعەتی داوە بە شەڕی دەوڵەتی تورکیا لە دژی کورد لە ڕۆژ ئاوا بۆ نمونە ئەوەی لە عەفرین ڕوویدا بەڵێ ئەو ناڵێ من ئێمە لە ڕەمەزان هاین ئەوەی کە درۆی ئەکات درۆ ئەکات خوا ڕووی ڕەشکات بەس ئەوە ناڵ هیچ وەڵامێکی من باڵێکی تر قل هاتوا برهانكم إن كنتم صادقين أبدا اشتوا شلون بێت لە چ جیهەتێکە بەعەکسەوە ئێمە حەز ناکەم باسی زۆر شت بکەین بەڕاستی بەڵام ئێمە هەمیشە لەگەڵ هەژارانین لەگەڵ گەلانی ئەوانەی کەوا لەژێر دەستە یارمەتی دەرین هەمیشە چۆن ئەبێ بۆ گەلی خۆمان دوایی ئێم بۆ دکتۆر عەلی قەرەداخی کە 88 کە ئەوانە باس ناکەن کە ئێمە پێش لەو کاتێکەوە رابطەمان دروست کرد ئەو کاتە کاری سیاسیمانە کرد دژی ڕژێمەکە و مؤتەمەرێک و کۆنفرانسێکمان دروست کرد لە ئەڵمانیا کە بۆ بە مناسبەی هەڵەبجە و بە مناسبەی ئەنفالەوە وعالمی ئیسلامیمان دعوت کرد لەو کاتە ئەزهەری شەریف حاضر بوو ئەحزابە سیاسەکان حاضر بوون بەگشتی حەزابە سیاسەکانی کورد حاضر بوون چ پارتی بێت چ یەکێتی بێت جەنابی ئیبراهیم ئەحمەد خۆی تەشریفی حاضر بوو خۆیش ئەمانە ئەم هەموو جوهدەی ئێمە ئێستا ئێمە ئاچین فتوا ئەدەین بۆ ئەوە درۆکەن درۆیەکی زۆر گەورەیە سبحانەکە هذا بوهتان عظیم بوهتانێکی زۆر گەورەیە دکتۆر بۆ خۆتان دیارە ئەگەر خەڵکانێک هەیە بوهتانتان بۆکەن دیارە چێ ئەوەی کە بوهتانتان بۆکە لایەنێکی وازەح کەسێکی وازەح ئێمە بەلایەن نازانین ئەوە هەر شتێکی بەعەکسەوە من ئیمانم وایە کە گەلی کورد زیاتر لە 90% تەقدیری ئێمە ئەکا و تەقدیری رابطە ئەکا ئێمە 33 ساڵە خزمەتی گەلی کورد دەکەین زیاتر لە 100,000 هەتی و پێگەیشتووە لە فەزلی خواوە و لە ژێر سایەی رابطە کە ئێمە مؤسسی بووین و ئەمە دووهەم زیاتر لە 1000 و الآن تا ئێستا ئەچێتە 2000 مەشروعی گەورە لە مەدرسە و لە مستشفا و لە هەموو شتێک ئەمانە رابطە دروستی کردووە بۆ کوردستان بۆ گەلی کورد نەک بۆ شوێنێکی تر هەموو کورد احترام ئەزانێ یعنی کێ خزمەتەکە و کێ خزمەتنا. دکتۆر عەلی قەرەداخی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان زۆر سوپاس دەکەم کە ئەم شەو ڕاستەوخۆ میوانی تاو توێ بوویت ئازانی نافتی سوپاس بۆ ئێوەش بمبورن بەرنامەکە هەندێک گرفتی لە دەنگ و ڕەنگدا هەبوو تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.